غش حرامة ودفرمي أو كسي حرام بخوا ولا شيء بحرام قوربو بيت خواي قورت شونا بهشتي لسر حرام دكات دوای مانگی ڕەمەزان غەش حەڵاڵ نییە لە بازاردا غەش مەکە بۆ کەس غەش مەکە نەبۆ کچ نەبۆ کوڕ نەبۆ بووک و نەبۆ زاوە نەبۆ ژنە و بۆ هیچ کەسێتر مانگی پیرۆزی ڕەمەزان فێری ئەومانی کرد کە ئێمە دەتوانین خۆمان لە غەش و لە خیانەت و لە حرام بپارێزین مانگی پیرۆزی ڕەمەزان خۆمان پاراست لە غەش لە حرام خواردن کەواتە دەتوانین دوای مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە خۆمان لە حرام بپارێزین ماڵی خەڵک بە حرام نەخۆین غەش و خیانەت نەکەینە خەڵکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەت بە ئێمەی فەرمووە دوای مانگی ڕەمەزان ئاسایی غەش بکەن قۆڵی خەڵکی ببڕن خوای گەورە